بابم خوتبەکەیدا بە کوردی کە خوتبەکە تەواو بوو ئەو ئاغا هەردووچیان هەستان لە جێی خولۆ یەکتر و یەکتریان ماس کرد و تۆمەتێکی بۆ دروست دەکرێت لەسەر شیوعی بوون با بڵێن فەرزم من ئێستا چوم لە ناو مەزموعە مەسیحیەکان دانیشتمە لە قسەم لەگە کرد برادەری مەسلک پێکەوە بووین و دەگەڕاین لەگەڵ دانیشتن بە هەندێک دە بە مەسیحی کاکتۆر کەسێک بە باوک دەڵێ تەیدی ئیسلامیان مەکە مانە هەمووی چڵکاخۆری ئەمریکین لەو کاتە جەنابی باوکو هەر لە بەغدا تەفسیری سوورەتی ئەمە نووسێ بە دیاریەی نێرێ بۆ عیزە دووری مەلا عەبدولکەریمی مدەڕیس هەر قەلەندرا لەوێن دەرەی حەقیقەت پێیان بەجێهێشت ئیتر داوای بابمیان کرد لە جێی ئەو ببیتە مدەڕیس مامۆستا مەلا کەریمی مدەڕیس ڕەحمەتی خوای لێبی کەم بابم وەفاتی کرد وتارێکیدا لە وتارەکەیدا فەرمووی 50 پشتە ئەو عائیلەیە ئینسیانی جاهیلیان تێدا نەبووە.